فیلم دیکۆمنتارێکی بەڕێزت بەزەو دەکات کە سلێمانی لە پێشوازی بارزانیدا. ئەمڕۆ بەڕێز وەکو بارزانیەک پەیامت چییە بۆ خەڵکی سلێمانی تا چەند دڵخۆشی کاتوتە سلێمانی؟ ئەمن پێم خۆش بوو لەم ڕێگادا باسی مێژوویەکی خۆم بکەم وەکو بارزانیەک. ئەمن چون سەیدشم ئەمن لە شەجەرنامەکەی خۆم 600 ساڵ پێش خەڵکی بەرزەنجا بوومە، یعنی نیوەی خۆم خەڵکی شاری سلێمانی و سلێمانی شاری خۆم دەزانم. بێژگی لەوەش وەکو بارزانیەک ئێمە بارزان هیچ هێزێک ناتوانێتن بارزانی سلێمانی لێک دوور کاتەوە. ئەم شارە حیاتێکی هەمومانە، شارێکی نیشتیمان پەروەرە، شارێکی هونەرمەند دوستە، شارێکی میوان دوستە، لەبەرەوە بە شانازی لە مراسمە بەشدار. ئێمە لەم دیکۆمنتاری باس فوکسمانی خستە سەر فترە زەمانیە کە باس 1939 هەتا 43 مان کردیە کە بارزانی نەمێ لەگەر شێخ ئەحمەد بارزان لەگەڵ خانەوادەکانیان کاتی کە لە جنوب لە ناسریەوە نەفی کرابوون نەقل سلێمانی دەکرێن. ئەم فترە زەمانی 4 ساڵ و چەند مایەکی لە سلێمانی ژیاون، باسی ئەم فترە زەمانیەمان کردیە و لە دوایەوە باسی ئەومان کرد کە خەڵکی میوان دوست و خەڵکی نیشتیمان پەروەر سلێمانی چۆن هاوکاری بارزانیەکان بوون، بە تایبەت مەلا مستەفا بارزانی بۆ کە دەربازی بکەن بۆ کوردستانی ڕۆژهەڵات و لەوێش کاتی کە بارزانی دەگەڕێتە بۆ دەوەرە بارزان و شۆڕشی دوان بارزان دەست پێ دەبێت. ئەگەر دیکۆمنتەکە سەیری بکەن دەبینن کە هەموو سلێمانی بە هەموو سلێمانی سەرسام بووە و ئەگەر دقت بدەن حتا مەلا مستەفا بارزانی کۆنتاکتەکەی هەندە زۆر بە لەگەڵ خەڵکی سلێمانی، لە خەڵکی ڕۆشنبیر، خەڵکی مساقف، خەڵکی سیاسی، خەڵکی خانەدان کە ئیدریس ڕەحمەتی خێزانی ینی کچێکی خەڵکی سلێمانیە بوو هینای، ینی پێی خۆش بوو ئەو کۆنتاکتە هەندە زۆر بدەن ببیتە شتێکی عایلی و خونیشتی پێکەوە کۆمەڵایەتیش یعنی. ئێستا بوو نمونە دایکی جناب نیشتیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان دایکی خەڵکی سلێمانیە.